طبعا ئەو بارودۆخەی ئێستا لە کوردستان هەیە کە بە جۆرێک کە داهات لە خەرجی و پێویستیەکان زیاترە کەچی ناگاتە خەڵک لە ئەنجامی شکستی حکوومەتە بۆ جێبەجێکردنی یاساکان، بۆ بەرقەرارکردنی دامەزراوەکان، بۆ ڕوبڕووبوونەوەی گەندەڵی و گەندەڵکاران و بە تایبەتیش ڕێگریکردن لەوەی دوو حیزبی دەسەڵات دەست بەسەر داهاتەکانی ناوخۆ بە تایبەت لە پارێزگاکان و بە تایبەتتر لە گومرگەکانە نەگرن. سەرۆکی حکوومەت ناوی نا بە جۆرێک لە جۆرەکان لە لامەرکەزی ئیداری لە ڕاستیەوە ڕاست نییە. نەزانیاریەکانی سەرۆکی حکوومەت نە بەرپرسانی تری یەکێتی و بەرپرسانی حکوومەت هیچیان ڕاست نین، بەڵکو ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە یەکەم حکوومەت بە شێوەیەکی گشتی شکستی خواردووە لە جێبەجێکردنی یاساکان جێبەجێ ناکە، یاسای بودجەی نییە، شەفاف نییە، داهاتەکان ناخاتە بەردەست دیوانی چاودێری دارایی بۆی وردبینی بکرێن، خەڵک دڵنیا بێتەوە ئەم داهاتە حەقیقیە یاننا و ڕێگە لە بەهەدەردان و دەست بەسەراگرتن و سوودمەندبوون و دەوڵەمەندبوونی حیزبەکانی دەسەڵات بگیرێ. ئەمە هۆکاری یەکەمە، چونکە ئێستا ئێمە لە مانگی پێنجین هێشتا تازە بە تازە دەست بە دابەشنی بووچەی مانگی چوارەکرێ، واتە لە دۆخێکی دارایی باشی هەرێمە هێشتا حکوومەت مانگێ لە دوایە بۆ دابەشنی موچە. ئەوەشی لە ناو شاری سلێمانی هەیە کە بەداخەوە ڕێککەوتنێک کراوە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتە بە ئامادەبوونی حیزبی سێەم کە گۆڕانە کە لە ڕێگەی وەزیری داراییەکەیەوە کە داهاتەکان و خەرجەکان لەسەر بنەمای ڕێژەیەک دابشکەن لە 143 لە سلێمانی لە 157 بۆ هەولێر و دوهۆک. ئەمە بە هیچ جۆرە لامەرکەزی نییە، ئەمە ڕێککەوتنێکی تایبەتی حیزبەکانی دەسەڵاتە لەسەر بنەمای بەرژەوەندی داراییان، بە هیچ جۆرێ پەیوەندی بە ژیانی خەڵک و خەڵکی سلێمانی و ئەوانەوە نییە. ئەگەر لامەرکەزیەت بواە ئەبوو بەپێی یاسای بودجە بێ و ئەبوو لەسەر ئاستی هەر پارێزگا و یەکەیەکی ئیداری بێ. بۆ نمونە پارێزگای سلێمانی بودجەیەکی دیاریکراوی خۆی هەبێ، هەولێر بە هەمان شێوە، دوهۆک بە هەمان شێوە، هەڵەبجە و گەرمیان بە هەمان شێوە. بەڵام ئەم ڕێککەوتنەکە هەیە لەسەر بنەمای ناوچەی نفوزە کە لە سایی چەکی حیزبی ناشەرعی و نایاساییەوەیە. بۆیە ئەمە بەڕاستی هەتا ڕۆژێک زووتر هەڵوەشێتەوە چارەسەرەکان خێراترن. لە لایەکی تریشەوە ئەو داهاتانەی لە ناو خۆی سلێمانی هەن لە ڕاستیە لە واقعە ڕنگدانەوەیان نییە، واتە ئەو داهاتەی کە ئێستا تەکمیلەی موچەی سلێمانی پێکرێ زیاترە لەوەی کە ئێستا دەرەکەوێت کە ئەڵێن موچەی هەندێ فەرمانگە دواکەوێ. بەڕێی من نابێت لە 120 میلیارد دینار کەمتر بێ مانگانە. داهاتی خاڵە گومرگیەکانە، باجە، ڕسوماتی هەموو فەرمانگەکانە، مەسەلەن ڕسوماتی فەرمانگەکان فەرمانگای هاتوچۆی تایە کە داهاتێکی زەخمی هەیە مانگانە، هەر سلێمانی ئەی گەرمیان ئەی ڕاپەڕین ئەی هەڵەبجە، بۆیە مەسەلەن فەرمانگەی ئاو فەرمانگەی کارەبا ئەمانە هەموو داهاتی زەخمن لە سلێمانی. بۆیە ئەو داهاتی کە هەیە لە سلێمانی یاخود دیار نامێنە بێت جێگری سەرۆکی حکومەت وەڵام باتەوە. ئەم داهاتانە لێکوێن بەپێی ئەو ڕێککەوتنەی کردویانە لە 143 بە 57 ئەو داهاتە ناگەڕێتەوە هەولێر، بەڵکو بەپێی ئەو ڕێژەیە. بۆ نمونە ڕێژەی لە 143 داهاتی نەوت ئەنێرێ بۆ سلێمانی، تەکمیلەی ئەو بڕەپارەی کە ئەمێنێتەوە بۆ موچە ئەبێ سلێمانی خۆی بیکا کە نزیکەی 80 میلیارد دینارە. بە دڵنیاییەوە بەشێک لە داهاتی نەوت یەتە سلێمانی، بەڵام لە ڕاستیە دەسەڵات لەسەر بنەمای بەرژەوەندیە داراییەکانی خۆیان کە بەرژەوەندی خەڵک نییە تەسەڕوف بە داهاتەوەکەن. لە بنەمایە ئەبێ وەزارەتی دارایی یەک وەزارەت بێ لە زاخۆ تا خانەقین پارە کۆبکاتەوە و لە چوارچێوەی یاسای بودجە بە شێوەیەکی شەفافانە و دادگەرانە دابەشی کاتەوە بەسەر پارێزگاکانە لەسەر بنەمای پێویستی. بۆ نمونە قەزای چەمچەماڵ 200,000 هاوڵاتی تیاژی، ئێستا تینووە لەبێ ئاویە. چۆنە بێ وەکو قەزایەک مامەڵەیەکەی لەگەڵکەی کە کێشەی ئاوی خواردنەوەی نییە؟ ئاوی خواردنەوە شتێکی سەرەکیە، بۆیە بێت حکوومەت بودجە بۆ قەزای چەمچەماڵ دابینکە. قەزایەکی تر پێویستیەکەی کەمترە، بودجەیەکی کەمتری بۆ تەرخانکە. بەڵام ئەوەی ئێستا هەیە لە کوردستانە یەکەم فەوزا بەسەر یازاڵە، دووەم بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵات، سێم یاساکان جێبەجێ ناکرێن. بۆ نمونە ئەو ساڵی نوێمە حکومەت یاسای بودجەی نییە. بە دڵنیاییەوە هۆکاری سەرەکی و پاڵنەری سەرەکی ئەم دۆخە و ئەم جۆرە ڕێککەوتنەی لە کوردستان هەیە و ئەم کێشانەی لە سلێمانی هەن ئەو ناکۆکی سیاسیانەی هەردوو حیزبی دەسەڵاتە لەسەر پۆستی سەرۆک کۆمار و لەسەر پشک و بەشەکانیان لە نەوت و لە غاز، هیچ شتێکی تر نییە. چونکە ئێستا بە هەموو پێوەرەکان تەنانەت بە ڕقەم و داتاکانی خۆیان
نابێ کێشەیەک هەبێ بە ناوی موچە، نابێ کێشەیەک هەبێ بە ناوی خەرجی و شارستەی دارایی کۆمپانیەکانی دەرمان و پاکردنەوە، خۆیان ئەڵێن داهاتەکە لەوە زیاترە. ئەو ڕقەمانەی باسیەکەن بە پێ و ڕقەمانی باسیەکان داهاتەکە لە پێویستیەکان زیاترە، کەواتە کاتێک کێشەی لەو جۆرە لە سلێمانی هەیە، لە هەڵبجە هەیە، ئیدارەی گەرمیانەوە ڕاپەڕین هەیە، مانای وایە گرفتێکی سەرەکی هەیە کە پەیوەندیدارە بە شێوازی بەڕێوەبردنە. ئێمە ژمارەیە گەندام پەرلەمان بەو پەڕی تواناوە هەوڵ و فشاری خۆمان خەینەگەڕ، بەڵام بەداخەوە تۆ ئەبینی لێکەوتە سیاسیەکان، ناکۆکیە سیاسیەکان تەنانەت موەسسەی پەرلەمانیشی ماوەی 70 ڕۆژە پەکستووە ڕێگە بە کۆبوونەوە نادرێت. ڕاستە لیژنەکان هێندێک کارەکەن پەرلەمانتار هەر جوڵەی خۆیەکە. بۆ نمونە ئەمڕۆ من نووسراوێکم ئاراستەی دیوانی چاودێری دارایی کردووە بۆی وردبینی لە داهاتەکانی ناوخۆی سلێمانی بکە، بزانی داهاتەکان چەنن و خەرجی و پێویستیەکان چەنن، بۆچی بەشی موچەی موچە خۆران ناکات لەو تەکمیلەی کە دانراوە لە 1940. نە پەرلەمان، نە حکوومەت، نە دادگاکان، نە دیوانی چاودێری دارایی و دەستە سەربەخۆکان ناتوانن بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەستن هەتا ئەو کاتەی دوو حیزبی سیاسی دیکتاتۆر و خۆسەپێن بەسەر موەسسەکانە کە موەسسەکانیان پەکخەن لەم شێوازی سیاسەتیان بەردەوام بن. ئەمە سیاسەتێکی چەوتە، سەرنجامی کوردستان بەرەو تاریکیە بە، بەرەو هەڵدێرانە بە و بەم جۆرەش بەردەوام بن بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان وەک کیانێکی سیاسی، وەک کیانێکی ئیداری، وەک کیانێک کە ئابووری و مەسلحەتی هەیە لە بەردەم مەترسیەکی گەورایە. چونکە ئەگەر نەوت لەسەر و $100 بفرۆشێ لە کوردستان کێشەی موچەی هەبێ، ئەگەر نرخی نەوت بێتەوە $50 کەواتە خەڵک چی بکە؟